بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 26 ساڵ لە حکومڕانی پارتیویەتی کێشەی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان بەردەوامە با بڕوای شارەزانی بواری حکومڕانیش هۆکاری کەمی خزمەتگوزاری دەگەڕێتەوە بۆ بوونی گەندەڵی نەوەک کەمی بودجە بە میوان دەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی محمود ڕەزا ئەمین ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە شاری هەولێریشەوە عەباس محەممەد سەرۆکی لیژنەی دارایی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر تاوتوێم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین. دوای 26 ساڵ لە حکومڕانی پارتیوێکێتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە گیرۆدەن. دوای چارەکە سەدەیەک لە حکومڕانی جوت حیزبی دەسەڵات هاوڵاتیانی هەرێمی کوردستان کێشەی کەمی خزمەتگوزاری وەک کەمی ئاو و کارەبا، کێشەی ڕێگاوبان و خزمەتگوزاری تەندروستی و کێشەی موچەیان هەیە. نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکانی هاوڵاتیان پەیوەندی بە نەبوونی بودجەوە نییە، بەڵکو پەیوەندی بە تاڵانبردنی بودجەی هەرێم لەلایەن پارتیوێکێتیەوە هەیە. هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بەنەوت و سەرچاوەکانی داهات، بەڵام بەهۆی گەندەڵی و نەبوونی دەستێکی ئەمین خەڵکی کوردستان لەو پەڕی ناڕەحەتیدا ژیانیان دەگوزارێنن. نەبوونی خزمەتگوزاری تەنیا هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتی گرتوتەوە، بەرپرسانی باڵاش لەو پەڕی خۆشگوزارانیدان و ژیانێکی شاهانەیان هەیە. لە دوای ڕاپەڕینەوە بەهۆی گەندەڵیەوە تا دێت زۆرینەی خەڵکی کوردستان هەژارتر دەبن لە بەرامبەر کەمینەیەکی خۆسەپێن و دەوڵەمەند. ئەمڕۆ کوردستان بووە بە دوو بەشەوە، چینێکی دەوڵەمەندی دەسەڵاتدار و گەندەڵ کە کەمینەن و زۆرینەیەکی هەژاریش کە پێک هاتووە لە خەڵکی کوردستان. بەرپرسانی هەرێم چەندین ساڵە بەڵێنی چارەسەرکردنی کێشە خزمەتگوزاریەکان دەدەن، بەڵام لە بەرامبەردا کێشەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبن. کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمیش لە کارنامەکانیاندا باس لە چارەسەرکردنی کێشەی خزمەتگوزاری دەکەن، کەچی ساڵ دوای ساڵ کێشەی خزمەتگوزاری زیاتر دەبێت. بە بڕوای چاودێران دوای 26 ساڵ پارتیوێکێتی نەیانتوانیوە کێشەی خزمەتگوزاری کە سەرەتایەترین مافی هاوڵاتیانە چارەسەر بکەن. بۆیە تاکو ئەم دەسەڵاتی ئێستا بەردەوام بێت کێشەی خزمەتگوزاری بەردەوام دەبێت. ئەو چاودێرانە ئاماژە بۆ ئەوەش دەکەن بۆ ژیانێکی باشتر پێویستمان بە دەسەڵاتێکی نوێ هەیە کە خزمەتکردنی هاوڵاتیان تێیدا سەنتەر بێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک محمود ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لە هۆکاریەوە بکەین بۆچی دوای 26 ساڵ لە حکومڕانی پارتیوێکێتی تاکو ئێستا هاوڵاتیان بەدەست کەمی خزمەتگوزاری و دەناڵێن لە مەسەلەی کارەبا ئاو ڕێگاوبان کێشەی تەندروستی کەمی موچە. زۆر سپاس بۆ جەناب و هەروەها بۆ ساوڕێزم بۆ میوانە ڕێزەکەتانەوە گوێگران و بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. لە ڕاستیە ینی هینەکان زۆرن، هۆیەکان زۆرن بۆچی ئەم مۆزع بەوە گەیشتووە. بە بڕای من هۆی یەکەم خراپی هینە هەڵبژاردنەی حکومڕانە، هەڵبژاردنەی حکومڕان لە هەرێمی کوردستانە بەداخەوە هیچیان هەمویان پیاوی سیاسەتن، ئەکرێ بڵێ کلیپتۆکراتن، ئەکرێ بڵێ هینە حکومڕانی ئێمە ئۆلیگارشی نەوتە لە کلیپتۆکرات و کلیپتۆکرات یعنی حکومی چەتەکان لە ڕاستیە. کلیپتۆکرات ئەوانن کە دیان حکومڕانی ئەگرنە دەستنەک بۆ ئەوەی وڵات ئاوادان بکەنەوە بناغی دەوڵەتی دیموکراتیدا بمەزرێنن، خۆشگوزەرانی بۆ خەڵک دابین بکەن، بۆ ئەوانە نیان بۆ ئەوانەیە نەسەر کورسی حکوم لە ڕاستیە بۆ ئەوەی خەڵک بڕوتێنەوە بە چەتەیەتی و بە سامانی گشتی بەفی ڕۆبن و سامانی گشتی بزن بۆ خۆیان. ئەوە هینە تعریفی کلیپتۆکرات ئەوەیە چەتەی حکومڕانی پێوتر حکومڕانی چەتەکان و ئەکرێ بشڵێن ئۆلیگارشی نەوتن ئەمانە، چکە لە ڕاستیە هینە ئۆلیگارشی یا ئەوەتانی نخبەیەکە یا ئەوەتانە لە ڕووی مێژوویەوە ناوبانگێکی هەیە، مەسەلەن بنەماڵەیەکی شۆڕژێرە یا بنەماڵەیەکی ئاینی ناودارە یا بنەماڵەیەکی ئۆرۆستۆکراتیە و ناوی هەیە ئەوانە بەبێ ئەوەی هینیان هەبێ، ینی شەرعیەت لە مێژوو لە مەژووی باو باپیران و ئەوانیانەوە وەرەگرن، نەک شەرعیەتی شعبی لە ڕێگەی انتخابات و ئەوانەوە دێن کورسی حکومڕانی ئەگرنە دەست
و پێویستیان بە ئاوادانکردنەوەی وڵات و پەرپێدانی زەراع و سەناع و ئەوانە نییە تاوەکو لەو ڕێگەیەوە باجێکی زۆر هەبێ و تاوەکو بتوانن خەڵک بژێن لەبەرەوەی پارەی سامانی نیشتیمانی حاضر لە بەردەستیانە هەیە لەبەرەوە پێویستیان بە خەڵک نییە سامانەکە بە خۆیان ئەفرۆشمەوەکەوەی ئێستا ئێبینی نەوت ئەفرۆشە و کەس داهاتی نازانرێ داهاتی ناوخۆ نازانرێ هی گومرگ نازانرێ یعنی هی نەوت و غاز کەس ئاگای لێ نییە هەموو ئەودا بەردەوام ئەوەتانی ئێستا باش سەرڕای ئەو هەموو سامانە زۆرەی لە نەوت و غاز دەستەکەوێەوە مانگ لە دوای مانگ و ساڵ لە دوای ساڵ باش لەسەر خەڵک زیاد دەکەن و لە نهایەتیشە واریداتەکە هیچی دیار نییە ینی تاریکیان ڕاوە داهاتی نیشتیمانی لە ڕاستیە ئەمە یەکێکە لە هۆیەکان کە لە بەدبەختی کورد نخبەی حکومڕان نخبەیەکی زۆر بێویژدانی نانیشتیمانیە ئەمە بەشێکە لە پیاوی سیاستن پیاوی سیاست لە پیاوی سیاست ئاکید پیاوی دەوڵەت بە هینێکی بە تعریفێکی زۆر کورد پیاوی سیاست بریتە لەو کەسانەی کە بەرژەوەندی تایبەتی خۆیان هی شخصی هی خزمەتی هی بنەماڵەیی هی عشیرەتی هی ناوچەی ئەخەنە سەر و بەرژەوەندیە گشتیەکانی گەل و نیشتیمانەوە ئەمانەی ئێمە بە بێجیاوازی هەر هەمویان لەو بابەتن پیاوی سیاستن هەمویان بەرژەوەندی تایبەتەکانی پیاوی دەوڵەتمان نییە پیاوی دەوڵەت ئەو کەسەیە کە بەرژەوەندیەکانی خۆی ئەخاتە ژێر بەرژەوەندیەکانی گەل و نیشتیمانەوە یعنی بەو تعریفە ئێمە لە ماوەی 27 ساڵی ڕابردووە یەک دانە کەس لە هەرێمی کوردستانە نهاتووە حکومڕانی بەدەستەوە بێ و پیاوی دەوڵەت بوو بێ هەمویان پیاوی سیاست بوون حکومڕانیمان دەوڵەتداریمان هەیە لە کوردستانی لە بەڵێ لە دەرەوەی نخبەی سیاسی هەمانە بەڵام هەتاوەکو ئێستا خەتای خەڵکە لێرە ئەچینەوە بۆ خەتای خەڵک بۆ طبعا دوو حیزب لە ماوەی 27 ساڵی ڕابردووە حکومڕانی ئەم هەریەمە ئێمەیان کردووە ماوەیەشی کەم بە یەکەوە دوایی هەرێمەکەمانیان کردو بە دوولەت بەڕێوە ئەچێ هەرێمێکی یەکێتی نیشتمانی حکومڕانیەکە و هەرێمەکەی کەشی پارتی دیموکراتی کوردستان حکومڕانیەکە بە خەتای حیزبەکانی دەرەوە یەکێتی و پارتیشیتی هەیە لە خزمەتگوزاری پەیوەندی بە حیزبەکانی بەڵێ بە پەیوەندی بە هەموویەوە هەیە بەڵام خەتای گەورە لە ئەستۆی نخبەی حکومڕانە لە ماوەی 26 ساڵەیە کە حکمی ئێمەیان کردو خەتای حیزبەکانی کە ئەوەیە کە ئیتر ئەبێ بە یەکجارێکی دەست لەم دوو حیزبە بشۆن حیزبێک مامەحەمەی و پشی لەگەڵ یەکێ لەم دوو حیزبان نەکا بە تەما بێ هەنێ بەرژەوەندی تایبەتی بۆ خۆی کورسیەکی وەزارەت تعینکردنی چەند فەرمانبەرێ بڕینەوەی موچە بۆ چەند ئەندامێکی خۆی بەوە ئیکتیفا بکە و بچێت با بەلای یەشێکیانە ئەوی کەشیان حیزبێکی کە بچێت بۆ هەمان مەبەست با بەلای ئەوانی کەیانە ئەگەر حیزبەکانی دەرەوە یەکێتی و پارتی بەرژەوەندی گشتیان ئەبێ هەر هەمویان کۆ ببنەوە لە پێناوی هێنانەدی ئایندەیەکی گەشتە بۆ ئەم نیشتیمانەی ئێمە خەتای خەڵکیش لەوایە لە ڕاستیە تۆ تەماشاکە یعنی بە ئەو ژمارانەی کە خۆیان بڵاویەکەنەوە نزیکەی جارێ فتەیەک ئەیانوت پێش ئەوەی ئەم بایۆمەتری ئەوانە بکەن ئەیان و 1,500,000 موچە خۆرمان هەیە ئێستا دوای بایۆمەتری ئەڵێ 1,250,000مان هەیە ئەم 1,250,000 موچە خۆرە لە هەرێمی کوردستانە ئەم دەسەڵاتە بەلالانی کەم 4 ساڵە نزیکەی 4 ساڵە 5 ساڵە بە ڕوبع موچەشی پێڕەوا نابینێ ئەم خەڵکە بێتە سەرجادە چی لەمانەکە وێرانیان ئەکا ئەیان ڕوخێنە ناچارێن ئەکا ڕابکەن چکە هیچ هیوایەک لەوەیان نییە کە ئەم دوو گروپە بتوانن ژیانی خەڵک باش بکەن بتوانن وەزی ئەم هەرێمە باش بکەن بتوانن ئابووری سەنعەتی و ئابووری زەراعی و ئابووری خزمەتگوزاری ببوژێنەوە بە هیچ جۆرە ئەوان کلیپتۆکراتن حکومڕانی چەتەن هاتوون بۆ ئەوەی سامانی ئەم نیشتمانە بۆ خۆیان برن ناتوانن سامانی نیشتمانە ئەوشی بردوانە ناتوانن بهێنەوە هەتا بۆ ڕزگارکردنی تۆزێ ئاوی ڕووی خۆشیان بڕێک لەو پارانە بێنەوە تا ئیسtismاری بکەنەوە لە هەرێمەکەی ما ئەوەشیان پێ ناکرێت لەبەر ئەوە نابێ خەڵک حیزبەکانی دەرەوەی ئەم دوو هێزە بە هیچ جۆرە بە تەمای ئەوە بن ئەم دوو حیزبە لە ژێری هیچ هەلو مەرجەکە بتوانن چاکسازی بکەن و بتوانن ژیانی خەڵک باش بکەن لەبەرەوە ئەمە تەواو بکەم خەڵک مثلا ئەو هەموو سوکایەتی لە مامۆستا هەڵەیرێ دکتۆر سوکایەتی پێ ئەکرێ هەموو جۆرەکانی فەرمانبەر مامۆستای زانکۆ مهندیس دکتۆر کەس نەماوە کەم ئەندام پەککەوتە هەموو ئەمانە پیر مناڵ گەنج
نەماوە ئیهانەی پێ نەکرێت لەگەڵ ئەوەشە ئەم خەڵکە کە وەختی هەڵبژاردنێ لێ من لە داخی ئەمانە ناچم بۆ هەڵبژاردن ئاخێ بەرە بێت لە داخی ئەوانە بچی بۆ هەڵبژاردن بۆ ئەوەی ئەوەنەی بچوو بکەیتەوە کە ناچاری بکەیت دەسەڵاتی لە دەزەر بێن. سوپاس دەکەم دەدەگەڕێم بۆ لای بەڕێز کاک عەباس سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان سەبارەت بەوەی کە پێشتر بۆ مەسەلەی کەمی خزمەتگوزاری کۆمەڵێک پاسا و باسی لێوە دەکرا بۆ نمونە پێشتر ساڵانی پێشتر باسییان لە ساوای حکومەت دەکرد جارێک باز لە شەڕی بۆ نمونە داعش مەسەلەی نرخی نەوت پێ دوایە ئێستا هیچ پاسایەک ماوە بۆی کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان دوای 26 ساڵ کێشەی ئاو و کارەبا و خزمەتگوزاریەکانی دیکەیە بێت؟ بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان سڵاوتان لەبێ سڵاو لە میوانە بەڕێزەکەشت سڵاو لە بینەرانی بەڕێز حقیقەتەن ئەو پرسیارەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد بە بڕوای من لە کاتی گەرمەی شەڕی داعش و لە کاتی گەرمەی ئەم قەیرانی بەناودارە یەش ئێمە لە هەرێمی کوردستان سوپاس بۆخوا ئەوەندە داهاتمان هەبووە دەتوانین هەموو کاروبارەکانی خۆمان بەڕێ بکەین و دەتوانم بڵێن پاشەکەوتی حکوومەتیش بکەین نەگەوەی کە ئێستا پاشەکەوت لەسەر گیرفانی هاوڵاتیان بۆ ڕایکردنی کارەکان. بەڵام من دەگەڕێمەوە بۆ قسەی وەزیری سامانە سروشتیەکان لە یەکێ لە لێدوانەکانیە باسی کرد گوتی ئەگەر بێت و دەمەوێت ڕەبتی کەم بە بابەتەوە ئەگەر بێت و ئێمە ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوتیش بنێرینە دەرەوە و هەر بەرمیلێکیشی بە $100 بێ ئێمە وەزەحمان هەر ئاوایە یعنی ئێمە بەڕاستی ئەگەر بێت و تەحلیلی ئەم قسەیە بکەین دەتوانین وەڵامێک لەم پرسیارە بدەینەوە کە کێشەکە لێرە ئەوە نییە ئێمە شەڕی داعشمان هەیە یاخود قەیرانێک دروست بە بەناوی قەیرانی دارایی یان شتێک لەم بابەتە ئێمە هەر وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد چەند شتێکی جوانی ئاماژە پێکرد یعنی ئێمە سیاست دەکەین نەوەکو دەوڵەتداری و حکومداریەتی بکەین ئێمە هەمومان دەزانین لە هەرێمی کوردستانە شتێک نییە بەناوی دەوڵەتداریەوە ئەمەی کە هەیە حزبە دەستی گرتووە بەسەر حکومڕانی یعنی حزب حکوومەت بەڕێوە دەبا و لەناو حکوومەتیشا کۆمەڵێک کادیری باڵای حزب دەستیان لەناو جونگە ئەساسیەکانی حکوومەتدا هەیە ئەوەندەی بۆ بەرژەوەندی گیرفانی شەخصی خۆیان و حزبەکەیانە کار دەکەن ڕوبعێک زۆرم گوت 105 بۆ هاوڵاتی کار نەکراوە بۆیە یعنی ئەگەر ئێمە سیر بکەین هەردوو حزبی ئەوەی کە وەکو ئێمە زۆر جاران ئەمەمە ئاماژە پێکردەوە بۆچی ئەم دوو حزبەیە ئێمە بەردەوام ناویان دێنین چونکە ئەم دوو حزبەیە دەسەڵاتی زۆرینەی لە بەردەستیادا بووە 21 ساڵەیە بەردەوام حکم دەجێڕێتن لە هەردوو سنووری سەوز و زەردا ئەم دوو حزبە بەڕاستی سیاسەتێکیان پەیڕەو کردووە سیاسەتی حکوومەتە دیکتاتۆریەکان ئەویش ئەوەیە بەردەوام هەوڵیان داوە خەڵک برسی بکەن چونکە لە برسیکردنی خەڵکە وا لە خەڵک دەکرێتن بەردەوام چاوی لە دەستی میهرەبانی دەسەڵات و حکوومەت داوێت تاوەکو تیکەگنانی بداتێن نەک تەنها مافەکەی خۆی تەنها چاوەڕێی ئەوەی دەکا تۆزێک بژێوی ژیانی خۆش بکاتن هەرگیز وای لێ ناکاتن ئەم هاوڵاتیە تێر بێتن چونکە هاوڵاتی هەتاوەکو خەمی سچی بێ هەرگیز بیر لەوە ناکاتەوە عەقڵی بزوولێنی ڕۆشنبیر بێ ڕۆشن فکر بێ بیر بکاتەوە کە داهاتەکەی لەکوێ و بۆ چێ دەڕوات چۆنە چۆن نییە تاچی ئێمە ئێستا کە ئەوەندەی بەدوای ئەوەی داچووە موچەکەی لەکوێیە بیری چوویەوە پەرلەمان بۆ پەچی کەوت سەرۆکایەتی هەرێم چەند خولی بەسەردا تێپەڕی کە یەکسپایار بوو چۆن هەڵەبژێرێتەوە ئایا هەڵبژاردن چۆنە چ ئەهەمیەتێک و ماهیەتێکی هەیە ئەمانە ئێستا لای هاوڵاتی نماوە هاوڵاتی تەنها ئێستا بیری لای سچێتی کەی موچەکەی وەرەگرێ موچەکەی تاخیر بوو ڕوبعەکە دەبێتە نیوەکەی پاشەکەوتەکەی دەدرێتەوە یان نا لە بڕی قەرزەکانی عەقاری و خان و بەرە و ئاو کارەبا ئەمانە مەقاسەی پێ دەکرێت و دەبڕدرێ یان نا یعنی ئەوەندەی بیر لە سکول لە تێرکردنی سچی دەکاتەوە هەرگیز بیر لەوە ناکاتەوە بە دوای بیرکردنەوەی تردا بگەڕێ کە کەی ئێمە دەتوانین گۆڕانکاریەکەوەی کە مامۆستا ئاماژەی پێکرد کە دەبێت بگەڕێنەوە بۆ خەتای هاوڵاتی بەشێک لەم بابەتەیە خەتای هاوڵاتی تێدایە بەڵام ئێستاکە هاوڵاتی بیری بەلای ئەوە دانماوە چۆن بیر لە حکومڕانی بکاتەوە چۆن لە دەوڵەتداری بکاتەوە بۆیە بەڕاستی پاساوەکان لێرە ئەوە نییە
ئێمە لە نێو شەڕ لە نێو قەیرانی دارایی ئەمانە دەبوون نەخێر بەڵێ کۆمەڵەیەک مافیا کۆمەڵەیەک سیاسی بازرگان دەستیان بەسەر دەوڵەت داگرتووە ممتەلەکاتی ئەم وڵاتەیە لە پێناو خۆیانە بەکاردێنەوە چونکە ئێمە ئەگەر دەرفەتە بێ ئێمە کۆمەڵێک نموزەزی زۆر جوان بۆ نمونەکەمە ئێمە لە پارێزگای هەولێر وەکو ئەنجومەنی پارێزگا کە بە دوواداسونمان بۆ هەندێک شت کردووە بۆ نمونە ئەگەر یەک لە نمونانە بێنینەوە کە بیسەلمێنین کە بە فعلی ئەمانە بە دوای جیرفان پڕکردنی خۆیانە داگەڕاون بۆ نمونە هەر بەڕێوەبەرایەتێک دەیگری هەر وەزارەتێک بگرین لەسەرەوەڕا پاشان بەڕێوەبەرایەتیەکانی کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی لە ناو باڵەخانەی کرێدان بۆ هەر باڵەخانەیەکی کرێ دەستی لە سەردابنەی ئیلائی مەسوولێکە ئیلائی بەرپرسێکی حزبیە ئەم بەرپرسە حزبە یان لە ناو حزبە پۆست و پلە و پایەکی هەبووە یان لە ناو حکوومەتە پۆست و پلەیەکی هەیە وە کرێیەکەشی دوو قاتی بازاڕی بووە بەدەیان نموزەتی ئاوا لە لای ئێمە هەیە یعنی بە دوواداسوونمان بۆ هەندێک پرۆژە کردووە پرۆژە هەیە لەم پارێزگای هەولێرە لەسەر چەند ملیارێک یاخود بڵین لەسەر چەند ملیۆنێک ملیاریش نا لەسەر چەند ملیۆنێک پەچی کەوتۆ بۆ ئەوی تەواو بێتن سیستەمی تەبریدەکەی ڕاوەستاوە لە وەزارەتی کارەباوە لە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبا پرۆژەیەک لەسەر چەند ملیۆنێک پەچی کەوتووە بەڵام کرێی ساڵێکی ئەم باڵەخانەیە بە زیادەوەش دەکات تێچووی ئەم پرۆژەی کە پەچی لەسەر کەوتووە بە دوواداسوونەوە لەم مانگەی ڕابردووە بۆ پرۆژەیە کردووە لە خەلیفان لە مەسەلەی بێ ئاویانە 500 ماڵبەز لە سنووری ناحیەی خەلیفانە بێ ئاوە ئاو لە ڕێگەی تانکەرەوە پێی دەدێت ئەم پارەی کە دەدێتە تانکەر تەنها ڕاکێشانی حەوزێک کراوە حەوزەکەش کراوە پرۆژەکە تەواو نەکراوە تەنها ئاو لە حەوزەکە بگەیەندرێ بۆ هاوڵاتیان ئەم بۆ ڕیانە تەرتیب بکرێتن بۆ هاوڵاتیان ئەمە ئەگەر بێت و ئەم پارەی کە بیری لێ دەکرێتەوە دەدرێ بە تەنکەر و بەناوی وشکە ساڵی و کۆمەڵێک لەمانە پلانی بێپلانیە دابەشەکرێ و کۆمەڵێک خەڵک لێرە مستەفید دەبێ وەکو تاک کەوەڵات دەیگرێتەوە بیرلەوە ناکرێتەوە لە پرۆژەیەکە بەکاری بێندرێتەوە بۆ ئەوەی ئەم هەموو پارەیە بە هەدەر نەدرێت بۆیە بە فعلی ئێمە کێشەمان لەوە نییە کە ئێمە لە ناو شەڕ یا لە ناو قەیراندا بووین کێشەمان لەوەیە کۆمەڵی خەڵک دەستی بەسەر داهات و قوتی ئەم میلەتە داگرتووە کە خەڵکی بازرگان و تەنها بیر لە جیرفان و بەرژەوەندی خۆیان دەکەن. بەڵێ سوپاس دەکەم کاک مەحموود بەڕێزت پەیامت بۆ هێزە سیاسەکانی دەرودەسەڵاتەوە بوو کە دەست لە یەکێتی پارتی پیشۆن بۆ خەڵکیش ینی تازە ناکرێ ئەوانە چاوەڕێەوە ئەویان لێ بکرێت کە خزمەتگوزاری ئاو و کارەبا تەندروستی خزمەتگوزاری دیکە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان باش بکەن بە هیچ جارێک ئەوەی هیچ نمونەیەکی زۆر سادەیە لەوەی کاک عەباس باسی کرد ئەمانە هەموو ئەو هینانە مەسەلەن سێکتەری نەوت و کارەبایە خۆیان چوونەتە هەموو کۆمپانیان دروست کرد و کۆمپانیای زۆر زەبالحاحیان دروست کرد و چوونەتە ناو بەدەنەی هەموو وەزارەتەکانی حکوومەتەوە ئەمانە بۆ خۆیان سامانی گشتی بەکارهێنن بۆ خۆ دەوڵەمەندکردن لە جیاتی ئەوەی مەسەلەن بۆ نمونە عەقدەکەی لەگەڵ داناغازە عەقدەکەی داناغاز لە 2009 ڕێگەی پێبگیریا داناغاز ئێستا وەزعی کوردستان شتێکی کە بوو ئەو شاری غازیەی لە چەند سەماڵ بکرایەتەوە بۆری غازی ڕابکێشایە بۆ هەموو محەتەکانی کارەبا حەتەیەکی کارەبا چەند کیلۆمەترێک لە هینەکەەوە دوورە ڕێگەی پێنادەن هینەکەی بڕات غازی بۆ ڕابکێشێ بۆ ئەوی بکەوێت ئێش پێم وایە 600 میگاوات هینە بەرهەمەکەیەتی ئەوە ڕێگەی پێنێراوە بەڵام پارەی هینەکە شێرێ پارەی مەشروعەکە شێرێ ئەڵێ چونکە حکوومەت پێوتەوە تاوی کە من هینەکەی بەرهەمەکەی لێ ئەکڕم بەڵام ڕێگە غاز نییە تاوەکو ئەنتاجی کارەبا بکە و پارەی هینەکەشی ئەیات ئەمە هەموویان چوون بە ناو یەکە کۆمەڵێ گروپی مافیایین کۆمەڵێ چەتەی حکومڕانن کلیپتۆکراتن بەرژەوەندەکانیان چۆتە ناو هەموو جمگەکانی حکومڕانیەوە لە کوردستانە لەبەر ئەوە ئەو فەسادە گەورەی کە هەوەیە ئەوان مستەفیدی یەکەمن مافیان سیفەتەکانی مافیا چییە بۆ نمونە کە بەڕێز دەڵاوانە چەتە و مافیان زۆر وازەحە مەسەلەن ئێستا ئەوەی کە سیاسەتی نەوتی سیاسەتی مافیاییە هەرچی ڕۆشنایی هەیە لە سیاسەتی نەوت و غازان نیە کەس نەئەزانێ مەسەلەن ئەمڕۆ هەموو مانگێک وەزارەتی نەوتی حکوومەتی ئیتیحادی هینەکەی ڕای ئەگەیەنی ئەم مانگە چەند ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە ئەوە پارەکەی چەندە ئەمڕۆ عازم جیهاد وتەبێژی وەزارەتی نەوتە ئیعلانی کرد کە بانگی ڕابردوو مانگی 6 مانگی حوزەیران 105 ملیۆن و 640,161 بەرمیل نەوتیان فرۆشتووە لە ماوەی ئەو مانگەیە داهاتەکەی 7 ملیار و 263 ملیۆن و 555,000 دۆلارە
سعری یەک بەرمیل لە ماوەی ئەو مانگە بە تێکڕا بریتیەوە لە 68 دۆلار و تقریبا نزیکەی 76 سنت هەمووی ئیعلان نەکرێ مانگانە هەمووی ئیعلان نەکرێ بەڵام ئەوە چەند ئێمە وەزیری نەوت هەر لێرە نییە وەزیری نەوت و کارە باشە هەر لێرە نییە ئەسڵان نەوت کەس نازانێ چەند ئەڕوا بە چەندی ئەفرۆشن پارەکەی لەکوێدا ئەنرێ پارەکەی چۆنێتەوە ئەمە حکومی مافیایە ئەمە حکومڕانی مافیاییە حکومڕانی دەوڵەتداری ئەوەیە کە هەموو شتێک ڕۆشن بێت ئەبێتەوە بزانی داهاتی نیشتیمانی چەندە کوردستان زان داهاتی کوردستان چەندە بنەوت و دوو کەس زانن دوو کەس زانن ساما هینە سەرۆکی ئەوەی پێڵێن سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەوەی پێڵێن وەزیری سامانە سروشتیەکان من نازانم جێگیری سەرۆکی حکوومەت ئەگادار بە هەنەجار خۆیڵێ ئەگادارم بەڵام من بۆ خۆم تەسەورم وایە کە ئەوانە بەس ئەگاداری برێک لەو پارەیەن کە یێتەوە هەرێمی کوردستان ژنان نەزان بە تەفسیل ئەتوانرێ تەوان ینی ئەزانرێ ئێستا وێبسایت هەیە ئەچیتە سەری وێبسایتەکە پێتەڵێ مانگانە ئەم هینە نەوتی هەرێمی کوردستان لە چه سەعاتێک و دەقیقەیەکە لە بەندەری جەیهان فلان پاپۆر ئەوەنە ملیۆن بەرمیل نەوتی ئەوەنە 100,000 بەرمیلی نەوتی هەڵگرتووە بردوێتی بۆ فلان شوێن هەموو ئەزانی طبعاً زۆری ئەبرێ بۆ ئیسرائیل و بۆ یۆنان و بۆ ئیتالیا و بۆ قبرس و بۆ ئەو شوێنانە ئەبرێ ئەفرۆشرێ باشە بەڵام کەس نازانێ بە چەند ئەفرۆشرێ ئەزانین بە ڕێگە ئاشکراکە طبعاً بێژگە لەو ڕێگەی کە بە قاچاق ئەبرێ بێژگە لەوەی کە بە تەنکەر ئەبرێ هی تەنکەر قورسە متابعی بکەی لێرە بە چاو ئەیبینی بەڵام هی ئەوەی کە بە پاپۆر ئەڕوا ئەزانرێ لە ساڵێ لە مانگەکە چەند ئەفرۆشێ بەڵام نازانین بە چەند ئەفرۆشرێ پارەکەی لەکوێ دائەنرێ پارەکەی چۆنێتەوە بۆ هەرێمی کوردستان پارەکەی چی لێ لە چیا سەرفەکرێ ئەوە تۆ لە 2014ەوە هین نییە قانونی موازنە نییە ئەم حکوومەتە لە 2014 بەلانی کەمەوە لە 2014ەوە ئەتوانی سبەینێ بێی بە محکەمە لە 2014ەوە فلس بە فلسی ئەو پارەیەکەوە سەرفی کردووە لێی پرسیتەوە بەڵام ئەمە کەیە بێ وەختێکە بێ سیستمێکی چاودێری بەهێز هەبێ بە پەرلەمانێکی بەهێز هەبێ چاودێری دارایی بەهێز هەبێ دەسەڵاتی قەزایی سەربەخۆ و ئازابێ پۆلی سەربەخۆ و ئازابێ بۆ ئەوەی کە سڵتەی قەزایی لێکۆڵینەوەی خۆ بکە داواکاری گشتی دەسەڵاتی بگرێتەوە و ئازابێ نەکرد دەسەڵات چکە هەنێکیان دەسەڵاتیان هەیە بەس ناوێرن بجوڵێن ئەبێ کە دەسەڵاتەکە دادێ خەڵکی نەزیه و نیشتمان پەروەر و ئازاب خەیتە ئەو پۆستانەوە تاوەکو بتوانانی ئەم وەزعە چاک بکە ئەجنا بەوەی کە بەم نەوعە لە ڕاستیە ئێمە هەتا 100 ساڵی کە ئەمانە حکومڕانیمان بکەن ڕۆژ لە ڕۆژ وەزعی خەڵک خراپترە بێ نابێ قەت چاوەڕێی باشبوونیان لێ بکەین چکە خۆیان قابل لە دارەکە ببرنەوە یعنی وەکو ئەگەر ئەمانە چاکسازی بکەن ڕێک وەکو ئەو پیاوە وایە کە لە چۆتە سەردارێک و لە ژێرەوە بە مشار خەریکی بڕینەوەی دارەکەی دارەکە بەڕژۆندی خۆیاندانی و خزمەت بە هیچ جۆرێ چکە ئەبێت لە چاکسازی باوکی هین ئەو جمهوریەتەی شەرق لە بیرم چووەوە زۆر مەشهورە ئەوەڵێ گەندەڵی وەکو پلیکانە وایە ئەبێت لە تپلی سەرەوە پاچکەیتەوە پلیکانە طبعاً لە خوارەوە دانە پلیکانەکە بسڕەوە پلیکانەیەکە مەسڕیتەوە ئەکچی دووە مەسڕیتەوە پیسایی دووە بەچێتەوە سەری یەکەم هی سێ مەسڕی پیسایی سێ مەچێتەوە سەری دووەم لەبەر ئەوە نابێت ئەبێت لەسەرەوە بیماڵی دانەبێتە خوارێ هەتاوەکو هەمووی لەسەرەوە ئەبێت لە تەپلی سەری سڵتەی حکومڕانەوە ئێمە دەستکەین بە پاکردنەوەی نظامی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەمە نەکەین حتا ماوە ئەوانە فعلەن هەم کلیپتۆکراتن کە وەصفی کلیپتۆکرات ئەخوێنیتەوە ئەمانەی کە حکومڕانی ئێمە ئەکەن کلیپتۆکراتن کە وەصفی ئۆلیگارشی ئەخوێنیتەوە ئەمانە فعلەن ئۆلیگارشی دوو کەس ئێستا حکومڕانی ئێمە ئەکەن لە دوو بنەماڵن خۆیان بە شخصی لە هیچ قۆناغێکی خەباتی ڕزگاری نیشتیمانیە کە ئەوان تاوەکو ئێستا بە شەرعیەتی شۆڕژگاری حکومڕانی ئێمەکەن خۆیان بۆکو شخص هینیان نییە وجودیان نییە یەکێکیان 8 ساڵ بووە ئێرەی بەجێهێشتووە هەتاوەکو دوار ڕاپەڕین ئێرەی نەبینیوەتەوە ڕۆژێ لە سەرۆکی حکوومەت بە 8 ساڵانی
کوردستانی عێراقی بەجێ هێشتووە ڕۆشتووە هەتاوەکو دوار ڕاپەڕین چۆتە ئێران لەوێنە ڕۆژە لە ڕۆژان وەزیفەیەکی بینیوە لەسەر کورسی دانیشتووە نەتامی پارەیەکی چێشتۆ کە بە بازووی خۆی پەیای کردبێ لەبەر ئەوەی لە بنەماڵەیەکی هینە مەشهور بووە سامان لە بەردەستیا بووە ئەمی کەشیان لە تەمەنی 1 ساڵیەوە هەتاوەکو دا ڕاپەڕین کوردستانی نەبینیوە ئاگای ڕۆژە لە ڕۆژان هینی نەکردووە لە ئیدارەیەکی بەسیتیشە فەرمانبەرێکی سادەش نەبوو هەردووچیان فەرمانبەری سادە نەبوون لەبەر ئەوە بە هیچ جۆرە ئەمان نەڕابڕووی شەڕژێریان هەیە نەڕابڕووی ئیداریان هێنا هیچیان نییەوە ئەم هاتوونەتە سەر حازی بەم ئیدارەی هەڕێبەکەی ئێماکەن کە ڕۆژ لە ڕۆژ وەران سپاس دەکەم کاک عەباس سەبارەت بە کەمی خزمەتگوزاری پێ دوای هیچ پەیوەندێکی بە مەسەلەی داهات و سەرچاوەکانی داهاتنیە بۆ نمونە حکوومەت و دەسەڵاتداران داهاتی باشیان لەبەر بودجەی باشیان لەبەردەستدا نەبێت کە بتوانن خزمەتگوزاری تاو بۆ هاوڵاتیان دابینکە یاخود پەیوەندی بە مەسەلەی گەندەڵیەوەیە ئەم وەڵامیان پرسیارە دووڕووە دەتوانین بڵین بەڵێ نەبوونی خزمەتگوزاری پەیوەندی بە نەبوونی داهاتە لە بەردەستی دام و دەستگاکان بەڵام ڕۆکەیتر نەخێر لەبەرەوەی کە پارە نیە لە ناو دام و دەستگاکان ئەوە خۆی وەکو وتمان لە سەرەتا ئاماژەمان پێکرد حیزبە بۆ خۆی لە ناو حکوومەتدایە حکوومەت بەڕێوە دەبا ئەمیە نایەوێ پارە بێنێتن لە ناو حکوومەتە لە خزمەتی هاوڵاتیا بەکاربێنێ نەوەک ئێمە هەمومان دەزانین کاتێکەوە لە شوێنێکە کێشەی ئاومان هەیە کێشەی کارەبامان هەیە یاخۆ کێشەی سوتەمەنیمان هەیە کاتێک کە مەسەلەن ئێمەمانان وەکو حکوومەتی مەحەلی بەڕێوەبەرێک بانگ دەکەین یا مدیر ناحیەیەک یان قایمقامێک بانگ دەکەین دەڵێن فلانە کێشەت هەیە کێشەی کەم ئاویت هەیە بەڕێوەبەری ئاو فلانە گەڕەک ئاوی نییە ئەو هانا بۆ ئێمە دێنێتەوە کۆنجومەنی پارێزگا دەیدەی باشە مەسەلەن بیرەکەی من لەو مەنتیقەیە وشتی کردووە پێویستمان بەوەیەکەوە ئەم بیرە سەر لە نوێ لێ بدرێتەوە یان نۆژەن بکرێتەوە پێویستمان بە گوژمەی مەسەلەن 10 ملیۆنێکەیە بەڵام من پارەیەم لە بەردەستی دانیە بەڵێ ئەمە پرسیارە ڕاستە کە پارە نییە لە بەردەستی ئەم دام و دەستگایە تاوەکو حەلی بکە بەڵام ئایا بە دروستی بە فعلی لە سەروی ئەمیەوە پارە نییە نابدڵنیاییەوە نەخێت پارە هەیە بەڵام ئەم حکوومەتە کە وەکو وتمان حزب لە سەریەتی جیرفانەکە جیرفانی حزبە ئەو نایدانەوەکو هیچ پەیوەندێکی بەوە نییە کە بەڕاستی ئێمە داهاتمان نەبێ یاخود لە کەمی داهات بێ ئەگەر ڕێک ئەم پرسیارە بەم شێوازە بێ ئایا نەبوونی خزمەتگوزاری لە کەمی داهاتە ئەمە هەڵەیە هیچ کەسێکی ژیر باوەڕ بەم ڕستەیە ناکە کە نەبوونی خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان لە ئەنجامی کەمی داهات بە شتی وانە چونکە ئێمە لەم ماوانە جێبیز بووینە ئەگەر باز لە فرۆشتنی نەوت و ئەمانە بێنین تەنها لە غازی یەدەک لە هەرێمی کوردستانە کە بە دەرەجەیەک لە سنووری چەمسەماڵە لە 12 یەکەمی ڕیزبەندی یەکەمی جیهانین بەس لە هەرێمی کوردستانە ئەمە فرۆشتنی نەوت وەکو مامۆستا ئاماژەی پێکرد نامەوێت دووبارەی بکەمەوە ئەوە دیارە ینی هیچ سەرچاوێکی دیار نییە ناشەفاف ینی کەس نازانێ وەکو ئەوەی کە باسی کرد لە چەند کەسێک مەحدود زیاتر کەسی تر نازانێ جگە لەو فەرمیەی کە دەفرۆشرێ ئێمە لایەزال تا ئەمڕۆ ئێمە قسە شتێدا دەکەین فرۆشتنی نافەرمی بە تاڵانبردن لە ڕێگای تانکەر و ئامانە بوونی هەیە بۆ بەردەوام بەڵام کەسیش نازانێت داهاتەکەی بۆ چێ دەڕواتە نەک تەنها نەوت بەیان سەرچاوی تری داراییمانەیە لە دام و دەستگاکانی تری حکوومەت پارە دێتن بەڵام نازانین بۆ چێ دەڕواتن ئەمە لە وەزارەتی ناوخۆیە ئەمە لە وەزارەتی شارەوانیە یعنی تۆ ئێستا سەرچاوەکە سیرکە یعنی ئێستا کە حکوومەت ئێستا کە گەبێت و تەسویەکی حکوومەت بکەین چەند وەزارەتێکمان هەر زیادە بنمونە وەزارەتی شارەوانی بابێنینەوە وەزارەتی شارەوانی ئەگەر پۆڵێنی بکەین وەزارەتی شارەوانی ئێستا خودی خۆی خاشاچی ماڵان و کۆڵان و دام و دەستگاکانی حکوومەت کۆ ناکاتەوە بەڵکو کەرتی تایبەت دەیکات باش وەزارەتی شارەوانی ئێستا کە ئاوی داوەتە دەستی کەرتی تایبەت کۆی ناکاتەوە پارە دایتە دەستی ئەو لە ڕێگای ئەوەوە ئێدەی باشە پێم بڵە وەزارەتی شارەوانی چ کاری هەیە یعنی ئەگەر کارێک لەم کارانە نەکا یەدی وەزارەتە بۆ چییە یعنی ئەم هەموو پارە و ئەم هەموو داهاتە لە ڕێگای وەزارەتی شارەوانیەوە یعنی بەدەستی ئەم وەزارەتە دەگاتن و دەچێتە بەرچی جیرفانی کەرتی تایبەتەوە کە کەرتی تایبەتەکەش ئێمە بەدەیان نموزە زمان لە بەردەستیدایە هەر هەموو کەسانی حیزبی دووبارە پرۆژەکان دەگرنەوە ئەستۆ بەبێ تەندەرینکردن ئێستا کە بۆ نمونە
پرۆژەی ئاو ئەم سەعاتی دانانی پرۆژەی ئاوە کە داهاتێکی باش حکوومەت دەیتوانی لە ڕێگای خۆ شتێکی زۆر جوانە ئێمە لەگەڵ ئەوە نین کە کەرتی تایبەت ینی نەبوژێنینەوە و کاری نەدەینە دەستێ بۆ ئەوی هاوکار نەبێ لەگەڵ حکوومەتانە لەگەڵ ئەوە نینە بەڵام ئێمە کێشەمان لە ناشەفافبوونا هەیە بۆ نمونە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئێمە لێمان دیار نییە ئایا پرۆژەی دانی ئاو کۆکردنەوەی پارەی ئاو ڕێخستنی و دانانی پێوەری ئاو لە سنووری پارێزگای هەولێر ئێمە ئاگامان لێنێ چێ دەیکاتن و بە چۆن دەکرێتن و ئەو ئامێرە بە چەند کڕاو بە چەند هاتو چەندەنی گەیشتی بۆکرا بۆیە کێشەکەی ئێمە لە ناشەفافبوونی پەیدابوونی داهاتەکان هەیە لەوەی کەوا نازانی داهاتەکان چەندن و چۆنیش سەرف دەکرێت نەوەکو هیچ کێشەیەک لەوەیان نییە کە بەڕاستی کەمی داهاتمان هەبێت. ئەی سەبارەت بە ژیانی بەرپرسان و هاوڵاتیان لە مەسەلەی خزمەتگوزاری بەراوردەکەت چۆن ئێستا لە کوردستان لە نێوان خزمەتگوزاری بۆ بەرپرس و بۆ ناوچانەی کەواتیان لەگەڵ خزمەتگوزاری بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت؟ نەک ئێستا کە بڵێم ئێمە ئەو پاساوانە دووبارە بکەینەوە ئەو پاساوانی کە دەڵێن شەڕی داعش هەبووە ئێمە لە 2014 تاوەکو ئێستا هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاریمان نەبووە بەمانای پرۆژەیەکی دیار مەگەرەوەی کە زۆر حاڵەتی تاریک بوو بێ ئەنجام درابێ. من لە 2014 کاتێک کە کاندید بووم چەند وێنەیەکم گرت چەند ڤیدیۆیەکم تۆمار کرد لەسەر من کە باسی پارێزگای هەولێر دەکەم پێم وایە هەموو پارێزگاکان بەدەر نین لە من و زەزانی کە من باسی دەکەم هەرێمی کوردستان هەموو یەک وێنەی هەیە. ئەو کاتی کۆمەڵێک وێنە کۆمەڵێک ڤیدیۆم تۆمار کرد قسەم لەسەری کرد. ئێستا ئێمە ئەگەر باسی پارێزگای هەولێر بکەین لەسەر ئەو قسەی کە جەنابەت ئایا ژیانی بەرپرسان خزمەتگوزاریەکانیان چۆنە. پارێزگای هەولێر ئەگەر پۆڵێن بکەین لە بەشی باکووری ڕۆژ ئاوای لەگەڵ بەشی باکووری ڕۆژهەڵاتی وەکۆی وایە کە تو مەسەلەن لە دوو وڵاتابی یەکەچیان پێوتری ئەوروپا یەکەچیان پێوتری ئەفریقیا بەشی باشوورەکەی لەگەڵ بەشی باکوورەکەی وەکۆیە کە بڵێن ئەمە سۆماڵە ئەمە مەسەلەن ئیتاڵیا ئەمە ئەوروپایە ینی بابەتێک لەم شێوازە تەنانەت ڕەسیفەکانی تەنانەت ئەم سەوزاییانەی لەسەر شۆستەکانیە تەنانەت ئەم عەمودەی بۆ ئینارەکانی دادراوە هەر هەمووی جیاوازی هەیە. ئەم پارک و باخچانەی لە گەڕەکە ڕاقیەکان هەیە ئەگەر گەڕەکەکانیش لێگەڕین دەڵێن هاوڵاتیە قەیناکە مە خزمەتگوزاری بۆی دەچێت تەنها بەو 100 مەتریە کە لە دەوروبەری مەتاڕە لە بەرەوەی زۆر چاوی لەسەرا خەڵکی بێگانە بۆی دێ دەتوانی خەڵک بڕوا لەوێت دڵی پێ بێتەوە لە بەرەوەی ئەوەندە شوێنێکی دڵگیری لێیە بەڵام دەیتە ناو گەڕەکە ئەوانەی کەوا عومقی دانیشتوانی خەڵکی هەژاری تێدا هەیە نەک تەنانەت خزمەتگوزاری ئەوەی کە سەوزاییەکیانی خزمەتگوزاری ئاوی نییە ڕێگاوبانەکەی بە شێوەیەکی ڕێکوپێک نییە. ئێمە لایەزا لە ناو پایتەختی گەشتیاری کە بڕیار وابوو بکرێ بە دوبەی ئێمە خەڵکمان هەیە لە ژێر لایلۆندا دەشی ئێمە قوتابخانەمان هەیە لە ناو کابینەدایە یعنی ژیانی بەرپرسان زۆر دوورە لەگەڵەوەی کە لەگەڵ ژیانی هاوڵاتی سادا ژیانی بەسەر دەبات ئەو لە مەریخە و ئەمیان لەسەر زەوی دەژیت. بەڵێ سەبارەت بە کارەبا باس لەوە دەکرێت کە بۆ نۆبرپرسێکی باڵا حکوومەت لە هەولێر کارەباکەی بای زیاتر لە 2000 ماڵە شتی وا لە ئارادە هیچ بەداچوونێکتان کردووەوە لەسەرەمە؟ من بۆ خۆم نمونەم لەلایە زۆرێک لە هەندێک منطقە من بەباشی نازانم لێرە ئێستا ناویان بێنم هەندێک منطقەمان هەیە کە عومقی کۆمەڵێک خەڵکی دەسەڵاتی حزبی تێدایە نەک تەنها کارەبایەکەیان چەندە و چۆنیە هەر حیساب بۆ پێوەری کارەباش ناکرێت و پارەی کارەباش نادەن بە تەحەداوەش نموزەزم لەلایە و بەرپرسی باڵای حزبیمان هەیە کەوا وەرەقەی کارەبایی بە ساڵیش پارەی نەداوە و کارەباکانی شانێمە هەمومان دەزانین ماشەڵڵی دەبێ ئەوەی ڕاست بۆتەوە چەند پارچە زەویەکی داگیر کردووە زراعی یا کڕیویەتی گرنگەوەیە بابەتە زراعیەکە لەسەری نەماوە ئێستا بۆتە باخچەیەک و بۆ خۆی تێدا ژیان گوزەر دەکاتن و بیرێکی بە قاچاق لێداوە کە قانونی نییە و کارەبایەکی ئێزگار زۆر بە بەردەوام بۆی ڕاکێشراوە دنیایەکی ئینارە و گرۆپ جاروەیە بە ڕۆژیش تێدا ناکوژێتەوە سەرەڕایەوەی کە مەسەلەن ئێمە کۆمەڵێک شتی ترمان هەیە کە تێیدا کارەبە تێیدا بە هەدەر دەدرێتن بەڵێ زۆر جارانیش مەسەلەن تیم پێکێنراوە بۆ ئەوی بەدواداچوون بۆ ئەمانە بکرێت بەڵێ بەدواداچوونیشی بۆ کراوە بەڵام بەڕاستی هەندە شوێن لە سەروی دەسەڵاتی ئەمانەوەن و تەنانەت هەندێک بۆ نمونە من ئێساکە لە قەزای ئەگەر مەزالم دەیتەنە ئەم دێرە بڵم تەنها لە قەزای هەریر
کارەبای ئەم کارەبایی کە بۆ مزگەوت و بۆ بیر دەڕاتن دەتوانم بڵێم بەدەیان ماڵ و دوکان سوودی لێبینیوە ئاوا دابشکراوە بە کەیف خۆی ڕۆیشتووە کەسیش ناتوانێت قسەی لەسەر بکاتن بۆیە بەڕاستی حەزب بە شێوازێک کاری کردووە بۆ ئەوی کۆمەڵێک جەماوە لە دەوری خۆیان کۆ بکاتەوە کۆمەڵێک دەنگەر لە دەوری خۆی بکۆ بکاتەوە ئەگەر هەر بە نمونەی بەسیط بێت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کار و کاروباری کۆمەڵاتی بەڵێ ئێمە لە پێش ئەم ڕاگەیاندنی تەسفیەکردنی ناوی کەماندامان 126,000 ئەگە هەڵە نەبم تقریبا لەم دەورەیە کەمانداممان هەبوو لە هەرێمی کوردستانە بەڵام دوایین ئامارکە دوێنێ بوو ئەگە هەڵە نەبم دوێنێ ڕاگەیاندرا 81,000 ئاخر ژمارەیەکە ڕاگەیاندراوە یعنی تەنها 48,000 لە تەسفیەکردنی کەماندامانە نەماوە ئەمانە دو حزبی دەسەڵاتە تەنها بۆ ڕاکێشانی ئەندامان دەنگدانە ناوی خەڵکیان نووسیوە تەنها بۆی دەنگدەری خۆیانی پێ زیاد بکەن. سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک محەممەد تەرسەبارەت بە ژیانی بەرپرسان تا چەندێک گەندەڵی وای کردو بۆ منە عادالەتێکی زۆر دروست بێ نێوان بەرپرس و هاوڵاتی هەژار و کەم دەرامەت لە کوردستانە. بەداخەوە تەمان زایرێشی زۆر خراپە ئێستا هەب چۆرە ناو هەولێر سنتەری هەولێر لە نزیکی قەڵا گەڕێکی عەرەبانی پێڵێن پێم وایە لە ناو کۆڵانەکانەوە بڕۆ چۆرە ناو گەڕێکی عەرەبەکانانی لە قەڵاوە بەس دقە 2 دقە بە پێ هەر ئەچیتە ناو ئینەوە بڕۆ ئەوە ببینەوە بڕۆ گەڕێکی مەسوولەکانیش ببینە بڕۆ ئەو گوندانە ببینە کە ناوی هەمویان گوندی ئینگلیزی و گوندی ئەڵمانی و گوردی نازانم ئەمریکی و لەو بابەتانە ناوێن ناون ینی تەمەهینە جاکاری چینایەتی گەیشتووە ڕادێشی زۆر خەتەر ئەوە دەلالەتی ئەو پەڕی نەعادالەتی کۆمەڵایەتیەکە هەیە لە و ئەو ناڕزایەتیە زۆرێکە لە ناو خەڵکە هەیە دەلالەتی ئەوەیە کە خەڵک ڕۆژانە هەستی پێەکە ینی بە لەمسیەکە بە هەموو حسەکانی بە چاو ئەی بینێ بە دەست لەمسیەکە ئەو جیاوازیە گەورەیە ئەمانە خەڵکی نە بەهرەمەندن نە دەست ڕەنگینن نەخاون شەهادەن نەهینن لەبەر ئەوەی کوڕی بنەماڵن لەبەر ئەوەی کوڕی کابراایەکی سیاسی ناودار و ئەوانن هاتوون هەرچی سامانی نیشتمانی هەیە گرتوانێتە دەستی خۆیان بۆ خۆیان دکتۆریان تایبەتیە گەڕێکیان تایبەتیە ماڵیان تایبەتیە سەیران و
گەشت و گوزاریان تایبەتیە کارەبایان گۆڕستانیشان تایبەت هەیە چیان تایبەت گۆڕستانی تایبەت هەموو شتێکیان جیاکراوەوە بەڵام گۆڕستانی تایبەت جیاکراوەوە چکە ناتوان لە نزیک خەڵکاویان نێژن ئەمانە زۆر خەتەرن ئەمانە نەخۆشی کۆمەڵایەتی زۆر گەورە بە دوای خۆیان ئەهێنە ئەوەی کە ئێستا خۆکوشتن زیادی کردووە جیابوونەوە زیادی کردووە ئینتیحار زیادی کردووە نەخۆشیەکانی تر نەخۆشیە جەستەیەکان زیادیان کردووە نەخۆشی نەفسی زیادی کردووە هەموو ئەمانە دەهینن نەتیجەی ئەو نەعەدالەتیە گەورە و گاپە گەورەیە لە بینی چەتەکانی حکومڕانەوە لە بینی چینەکانی خوارەوەی دەسەڵاتەیە چینی ناوەڕاستیان بە یەکجاری کوشتووە کە لە هەموو دنیا دروستکردنی دەوڵەت و بنەماکانی دەوڵەتداری لە ڕاستیا لەسەرشانی چینی ناوەڕاست دروستە بێت ئەمان چینی ناوەڕاست تێشکانەوە بەسەر چینی ناوەڕاست بریتین لە ئەو فەرمانبەرانە مەسلەکیانەی کە فەنیەکانی کە ئەتوانن مؤسساتی دەوڵەت بەڕێوە بڕن ئەتوانن مدیری باش بن ئەتوانن وەزیری باش بن مهندسی باش بن دکتۆری باش بن هەموو ئەمانە تێکشکێنراون لە ڕاستیە ئەم چینی ناوەڕاستە کە ئەرکی بەڕێوەبرنی دام و دەستگاکانی دەوڵەتە تێشکانرەوە فئاتی مشەخۆریان هێناوە خۆیان دروستیان کردووە ئەوەتانی مەسەڵەن خەڵکی نەخوێنەوەیان هێناوە مەسەڵەن بۆ نمونە کراوە بە وەزیرێکی ئەمنی بێجگە لە تفنتەقانن هیچی کە نازانێت هیچ علمێکی کە نازانێت بۆچی لەبەر ئەوەی هینی خۆیەتی لەبەر ئەوەی پیاوی خۆیەتی لەبەر ئەوەی لەژێر فەرمانی خۆیەتی ئەمانە زۆر خەتەرن و ئەم هینە ئەم پارە زۆرەی نەوت کە هاتووە هەر لەوە هینی جاکاری دروست نەکردەوە سەیری میدیاکە میدیای ئازادیان کوشت بزانە وردە هەرچی میدیای ئازاد هەیە لە مەدانەکە چوونە دەرێ هەنێ حیزبی بچکۆلە و ئەوانە میدیای تایبەتیان هەبوو وردە ئەوانش خەریکن ئیفلاسەکەن وانێتەوە ئەم دوو ئەختەبوتە لە ڕاستیە چکە پارەی نەوتی سامانی نیشتیمانی هەموو داهاتەکانی کە بەتەنیا هەرنەوت لە بۆ خزمەتگوزاری بەکارێ بۆچی بەکاردێ بۆ نەخێ پارەی نەوت بۆ کڕینی وەلا بۆ کڕینی ویژدان بۆ تەزویری ئینتیخابات بۆ دروستکردنی دەستگای سەدکوتکەر بۆ دروستکردنی زیندانی نەهێنی بۆ فراندنی خەڵک بۆ ئەمانە بەکارهێنێ و بۆ هینە مەسەلەن ئێستا بەناوی ئەوەی بەناوی دەستگای ئیعلامیەوە هەزاران ڕۆژنامەنووسیان چاولەژێر کردووە ئەیبەن بە پارەیەکی مۆڵپارەی نەوتە ئەیبەن بە پارەیەکی مۆڵ لە کەناڵەکەی ئێوە ڕای ئێشێشن لە کەناڵەکەی حیزبێکیکەوە لە KNN-ەوە لە RT-ەوە لە تەلەڤیزیۆنەکانی کەەوە کە پارەی نەوتیان لە بەردەستانیە ئایا ڕایان ئەکێشن لێرە ئەو پەڕەکەی باشترین ڕۆژنامەنووس لە لای تۆ ڕەنگە ملیۆنێک و 200,000 وەگرێ ئەو ئەی باس 3-4 ملیۆنی ئاەتێ ناودارەکانیان ڕەنگە بڕات تا ڕادەی دەفتەر ئەیان ننێت لەکوێ طبعاً ڕۆژنامەنووسی باش لە ناو ئەم کەناڵانە نامێنن ئەڕۆن کە کەناڵەکان لاواز بوون تەمەن ڕێکلامیش ئەبن بۆ خۆیان ئیتر تەلەڤیزیۆنەکانیان مەشهورە بێ ئێستا ئەنواع و ئەشکاڵ کەناڵی سێبەریان دروست کردەوە کەناڵی تەرفیان دروست کردەوە بۆ لە بیربردنەوە خەمەکانی خەڵک خەڵک مەشغوڵەکەن بە مسلسلە سەقاتانەی تورکەوە کە هینیان کردو زۆربەی وەخت ئیهانەی ئینسان و ئیهانەی کورد لە ناو هینە بەرزوتە دەستگای ئەمنی سەرکوتکەریشان دروست کردووە بەوەی نەوتەوە طبیعەتی نظامی ئۆلیگارشی طبیعەتی نظامی اقتصادی ڕێعی طبیعەتی نظامی کلیپتۆکرات یعنی حکومڕانی چەتەکان هەموو ئەوانە چونکە سامان لە هینەوە نایەت لە سەناعە و پێشخستنی سەنعەتی پیشەسازی و ئابووری و خزمەتگوزاریەوە نایە هاوڵاتی بەشدار نییە لە داهاتی نیشتیمانیە تاوەکو دەسەڵات لێی بترسێت دەسەڵات سامانێکی وەهمی لە ژێردەستایە منەتی بە هاوڵاتی نییە بچی بۆ دەوام و نەچی مان بگری و نەگری خۆپشاندان کەوینەکەی ئەو باشی نییە چکە بە دەماوانەکردنی تۆ داهاتەکەی ئەو کەم ناکە داهاتەکەی ئەو ڕۆژانە لە نەوت و لە غاز و لە گومرگ و لە نەوتی قاچاق و ئەوانەیە بۆ خۆی مسۆگەرە لەبەر ئەوە وجدان شتی پێ ئەکڕێ وجدانی نووسەرەکانی پێ تۆ تەماشاکە 2250 نووسەر و ناودار و چیرۆکنووس و پیاوی مەزن لە 2015 نامەیەکیان بڵاو کردەوە داوا ئەکەن سەرۆکی هەرێم بە ناشەرعی دینەکەی درێژ بکرێتەوە دەسەڵاتی بۆ درێژ بکرێتەوە لە چ شوێنێکی دنیا هەیە نوخبەی ڕۆشنبیر بڕوات دەعمی ناقانونی و دەعمی حکمی بنەماڵە و دەعمی حکومڕانی ئۆلیگارشی بکە لە هیچ شوێنێکی دنیا نیە ئەم بۆ لە چیوە هاتووەتە دی لەو سامانە زۆرەی لە بەردەستیان هەیە و بە ناوی
مکافەتەوە من و تۆی پێ چاو لە ژێرەکەن بۆ ئەوەی سپاس دەکەم کاک عبازێک بگەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسلەی لەو ماوەیەدا کۆمەڵی خۆپیشاندان لە ناوڕاست و باشووری عێراق لەسەر مەسلەی خزمەتگوزاری ڕوویاندا پێشتیش لە کوردستانە خزمەتگوزاری مەسەلەن لەسەر خزمەتگوزاری خۆپیشاندانە بۆ بەڵام بەرپرسانی هەرێم ئەم جارە بۆ بەغداد باسییان لەوە کە داواکاری خۆپیشاندەران جێبەجێ بکرێت بۆچی چەندین ساڵە مەسەلەن لە کابینەیەک لە دوایەکان شەباسی مەسلەی دابینکردنی خزمەتگوزاری دەکرێت بەڵام ئەمایان بۆ خەڵکی کوردستان ئەنجام نەداوە وڵا ئەوە یەک لەو گاڵتە زاڕیانەی کە ئەو بەڕێزانەی ئەم قسانەیە کە دەم لێدوانانەیەندا لەوەی کە داوا لە حکوومەتی بەغدا دەکەن بەدەم داواکاری خۆپیشاندانەوە بێن یاخۆت یەکیان دەڵێتن بابێن حکومی کوردی تاقی بکەنەوە ئێمە دێین داخوازیەکانی ئەواندا بەڕاستی ئەمە یەکێک لەو گاڵتە زاڕیانە بوو ینی مرۆڤ پێکەنینی پێدێ ئەمە دەلالەتە لەسەرەوەی کە بەڕاستی ئێمە میلەتێکی ینی نازانم ینی چی ناو لێ بنێن میلەت ینی بگاتەوە ئاستەی ئەمە بەرپرسی بێ بۆ خۆی سەرکوتی خۆپیشاندانەکان بکاتن خەڵک شەهید بکات لەسەر جادا ئێمە چەند نمونەیەکمان بین لە ڕابردوو ساڵی ڕابردووە خەڵک لەسەر داوای مافە سەرەتاییەکانی خۆی لەسەر جادا خەڵتانی خوێن کرا لەسەرەوەی کە جامی شوشەی بارەگاکانی شکان خەڵتانی خوێن کرا ئێمەمانان مەسەلەن بینیمان لەم چەند ڕۆژەیە لە ماوانەی ڕابردوو خەڵک لەسەر موچەکەی خۆی کە دەوامی کردو داوای موچەکەی خۆی دەکا ڕاپێکی زیندان و لێدان و کوتان و هەموو شتێک کراوە ئەمە بەڕاستی ڕێک پێچەوانەکەیتی من ینی نازانم کام ڕووی باز بکەم ئەمە هەر شیانی ئەوە نییە کە قسەی تێدا بکرێتن ئەمە ینی خۆیان لە قالبێکە دادنێن کە خەڵک بە گەمشە دادنێن خەڵک بە شێوازێک لێکە دەنەوە کە خەڵک هیچ بینینی نییە بیرکردنەوەی نییە بەڵام بە پێچەوانەوە پێم وایە خۆیان لەو قالبەدان کە هەست و شعوریان بەوە داناشکێ کە بە فعلی خۆیان کەسێکن لەو زۆرێکەوە سەرکوتی خۆپیشاندان و سەرکوتی داوای مافەڕەوەکانی خەڵک دەکەن بەڵام ئەگەر دەرفەتم بدەی من لە مەسەلەی نەعەدالەتیە شتێکەیە بە ضروری دەزانم باز بکەم ینی یەک لەم کارە ناڕەوایەنە و بەزیانەی کە حکوومەت یارێم لە ڕابردووە کردوێتی بۆ نمونە ئێمە کاتێک کە بودجەیەکمان لە بەردەستیدا بوو چونکە حکوومەت چەند بودجەیەکی لە بەردەستیدا بوو بە تایبەتیش حکوومەتە مەحەلیەکان ئێمە وەکو بودجەی هەرێمی کوردستان کاتێک کە هەمان بووە لە ڕێگەی وەزارەتەکانەوە لە ڕێگەی پرۆژەکانیانەوە دابەش کراوە کراوەتە خزمەتگوزاری بەسەر خەڵکان بەڵام چ خزمەتگوزاریەک و چۆن و ئەداکردنی چۆن و چەندێتی و کوالیتەکەی ئەمە بابەتێکە قسە زۆر هەڵەگرێتن وە لەلایەشتر ئێمە بودجەیەکمانە بۆ بودجەی تەنیا قالیمی پێدەوترێت کە لە بەغداوە بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی بە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە پشتی خۆی پێدەگەویشت کە هەر ساڵی مەسەلەن بەپێی ساڵانە بەپێی ئەوەی کە بودجە تەخمین دەکراتن ئەمە تەخسیس دەکرا لەگەڵ چەند بودجەیەکی تریشە بوو کە مەسەلەن هەر پارێزگایەک بوونی هەبووە ئەم بودجانە هەر هەمووی بۆ پرۆژە بەکارهێنراوە بەڵام تو سیر بکە لە هەرێمی کوردستان سەرجەم شارەکان بگرە مەسەلەن بە نموزەز بێنیتەوە دەیان پرۆژە ئەنجام دراوە بە نیوەچری دەیان پرۆژە بە سەرەتاکەی بەجێماوە دەیان پرۆژە لە کۆتاییەکەی بەجێماوە بەس تەنها لە سنووری پارێزگای هەولێر 744 پرۆژە 747 پرۆژە لە ناکامل بوونا وەستاوە بەهۆی نەبوونی بە پاساوی خۆیان بەهۆی نەبوونی پارە و قەیرانی داراییەوە لە سەرێکە وەستاوە لە کاتێکە لە ڕابردووە بە دەیان و ملیاران دینار پارە لە بەردەستی ئەم حکوومەتەدا بووە چیان لێ کردووە ئەمە پرسیارێک لای خۆیانەوە مەسەلەی نەعەدالەتەکە دەمەوێت تەرکیزی لەسەر بکەم هاتوونە ئەم بەم چەند دێرە کۆتایی پێدەنم هاتوونە ئەم بودجەیە کە لەسەریانەت ئەوەندەی تەرکیزیان خستۆتە سەر چەند بابەتێکی ڕووکاری نەهاتوونەتە وەکو ژێرخان بەکاری بێنن هاتوونە ئێمە تەنمیە قالیمان هەیە مەفروزە دابش بکرێت بەسەر تاچی پارێزگاکان واتە تاکێک لە گوندێک دانیشتووی گوندێکن کە پێکاتون لە چەند سەد کەسێک دەبێت لەم بودجە تەنمیە قالیمی کە بۆیان هاتوو بۆ پرۆژێک بۆیان سەرف کرێت چکە پارەیەکە تەخسیس کراوە دەبێت پێیان بدرێ بەڵام ئەمان هاتوون ئێهمالیان کردووە هەموو تەرکیزەکە خراوەتە ناو شار لە کاتێکە سەرجەم گوند و شارەدەیەکان دەبینین چۆڵ کراوە خەڵگەر هەمووی ڕووی لە شار کردووە خەڵک وازی لە کشت و کاڵ هێنا وازی لە سنعەت هێنا هەمووی ڕووی لە دامەزراندن کردووە ئەمانش بە دامەزراندنە هەر هەمووی کەسی خۆیان و نزیک لە خۆیان و بۆ ئەوەی دەنجیان بۆ زیادکە کردویان تاوای لێ هات شار قەڵەباڵغ بوو کاس
غاسبی نەما خەڵک پشتی لە کوشت و کاڵ و لە هەموو شتێک کرد تاوەکو ئەم کارە ساتانی کە ئێستا کە بەسەرمان هاتووە بەسەر یەکادا دروستیان کردووە ڕاستی قسەی تر زۆر هەیە بکەنی بەڵام دەرفەت ڕەنگە مەزاریەوەمان نەداتن کەم حکوومەتە چی کردووە بەرامبەرم هاوڵاتی هەرێمی کوردستاندا. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد زۆر بە کورتی دقێکش بۆ بەڕێز سەبارەت بە چارەسەر چی یانێ بۆی کە ژیانێکی باشترمان هەبێ ئێمە لە بەردەمی بژاردەیەکی داین. یەک ڕستە ئەبێ هەموو حیزبەکانی دەرەوەی ئەم دوو حیزبە یەک بگرن بەرنامەیەکی نیشتیمانیان هەبێ بە هەموو حملەیەکی ئینتیخابی مەزن بکەن بتوانن ببن بە زۆری نەحکومڕانی بگرنە دەست بێجگە لەوە عیلاجی کە نییە تا 100 ساڵی کە بڕۆ ئێمە زەمان خراپتر دوو نمونە بابێنمەوە لە بیرم چوو لە ڕاستیە لەسەر نەعەدالەتی و لەسەر ئەوەی کە بۆچی هین ئەمان ناتوانن چاکسازی بکەن. نمونەیەک کۆمپانیەکانی چیمەنتۆ و ئاسن بینای تەحتی دروستەکەنەوە لە هەموو شوێنێکی دنیاە چکە بەبێ ئاسنوین تەنمیە نابێ باشە ئەوە ئەم حکوومەتەی ناوە حکوومەتی هەرێم باجی کارەبای لەسەر ئەوانە بەڕادەی لە 100 ئەوانە زیاد کردووە خاوەنی ئەوانەی کە خاوەنی کۆمپانیان و لە سوڵتەیان خۆیان پارەی کارەباکە نادەن کە بەدەیان ملیۆن دۆلارە لە ساڵێکە هینەکەی خۆیان نایەن بەڵام لەوانیکەی وەرئەگرن ئەوە یەک دووەم ئەو کەشتیانەی کە نەوتە گوێزنەوە هەرهی هینەکان هەرهی مەسوولەکانن من سێ لیستمدا بە وەزارەتی نەوت و وەزارەتی بازرگانی عێراق ناوی کۆمپانیەکان کە هەمووی نووسراوە ئەوە نەوتی گواسەوە کۆمپانیا ئەمە ناوی پۆڕەکەیە کۆمپانیایکی کوردیە یان بەو دوو وەزارەتە هەوێی ئەمانەمان بۆ ئینکەروتیان ئەمانە لە عێراقا هیچیان تەجلیلن کۆمپانیەکانی نەوتیشە گوێزنەوە لە ینی هی خۆیانە لەبەر ئەوانە چۆن چاکسازی بەوە بەڕێز 100 ساڵی تریژێکی و پارتی بەردەوام بە 100 ساڵی تر ئەمانە خراپتری ئەەکەن باشتری ناکەن لەبەر ئەوە خەڵک بە تەمای ئەوە نەبێ حیزبەکانی کە بە تەمای ئەوە نەبن یەکێکی هەمچێ لەگەڵ ئەمیانە هاوپەیمانی بکە ئەویکیان لەگەڵ ئەو هاوپەیمانی بکە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی خەڵک زەرر لەوە. سپاس بۆ بەڕێزان محمود ڕەزا ئەمین هەنداوی پێشوو پەرلەمانی عێراق لە سودوی سەرێکی هەروە عەباس محەممەد سەرۆکی لیژنەی دارایی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سپاس بۆ ببینێرانی بڕێز سپاس بۆ ئەو کارەم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.